ئەم مامۆستایە موچەی 5 مانگی وەرنەگرتووە و ئەم خاوەن پێداویستیە تایبەتێش دەڵێ ماوەی 9 مانگە موچەی پێ نەدراوە. ئەمە دۆخی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمە، بەڵام هیچ بەرپرسێکی حکوومەت و پەرلەمانتاران و بەرپرسانی حیزبە سیاسیەکان بەجددی باس لە بێگوزەرانی هاوڵاتیان ناکەن، وەکەوەی گوزەرانی هاوڵاتیان پرسی ڕۆژ و گرفتی ئەوان نەبێت. دکتۆرەکان هاوارێک هاتنە سەجادە، مامۆسایان هاتنە فەرمانبەران هاتن کەم ئەندامە ئەوەی لەبەرەوە نەڕفیقی کەڕبە نەکەڕی ڕفیقت بێ. ئێمە حکوومەتێکمان هەیە نە ئەگوێ ئەگرێ نەبێ ئەبیستیە نە زمانی قسەکردنی هەیە، هیچ تا ئێوارە قسەکەمان بگرین یان نەیگرن هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ. بەشێک لە فەرمانبەرانی هەرێم دەڵێن لەگەڵ قەیرانی بێموچەییدا ڕاهاتوون، بەشێکی دیکەشیان ڕۆژ بە ڕۆژ گوزەرانیان بەرەو خراپی دەڕوات، ڕۆژانە لە بازاڕەکاندا چیرۆکی جیاجا دەبیستی کە بەهۆی قەیرانی داراییەوە ڕوبەڕووی موچەخۆران بۆتەوە. ئەوانش کە بەدەنگی هاوڵاتیان بوون بە پەرلەمانتار قسەیەکی جیاوازیان لە قسەی موچەخۆران پێ نییە. ئەو وەڵامە دەبی لەو کەسانە وەربگیرێتەوە کە پەیوەندیدارن بەو مۆزوعە. وابزانم وەزارەتی دارایی بەرپرسیارە لەو بابەتەی. لە وڵاتی ئێمە لە غیابی موسساتە ئەو خەڵکانەی کە لە ناو موسساتە ئەو موسساتانە کارەکەن تووشی بێهیوایی بوون لەبەرەوەی زۆر قسەیان کرد و گویان لێ نەگیراوە. لە ڕاستی ئەوەندە باس کراوە ڕەنگە ناخۆش بوو بێ باسکردنی موچە. حکوومەت پابەند نەبووە بە بەڵێنەکانی نەوتە فرۆشێ لە سەروی 48 دۆلارەوە و پارەیەکی باشی نەوت هەیە، بەڵام لە هەموو کات زیاتر ئێستا پارەی نەوت دیار نییە. بەشێک لە چاودێران دەڵێن بێدەنگی و قسە نەکردن لەسەر موچەی فەرمانبەران تەنها بەرپرسانی نەگرتوتەوە، بەڵکو هاوڵاتیانیش لە ئاسدواکەوتن و پێنەدانی موچەکانیان بێدەنگن، هەر بۆیە هاوشێوەی بێدەنگبوونی هەموو لایەک پێنەدانی موچەی فەرمانبەرانیش بە بێدەنگی تێدەبڕێت. ئەوەش وای کردووە هەواڵی دابەشکردنی موچە لای هاوڵاتیان ببێتە یەکێک لەو هەواڵە گرنگانەی کە حەز بە بیستنی دەکەن. بابانە نورێن هەڕتی، سلێمانی.